بەسڵاوین گەرم و هیڤین دەمە خۆش بخێر هاتن تەماشاکردنا کورد کونەکشن ژێ دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن و هەروەسا کەناڵی NRT. بینەرانی عزیز لە بەرنامەی ئەمڕۆی کورد کۆنێکشندا ژمارەیە بابەتی جۆرا و جۆرتان بۆ ئامادەکراوە لەوانە کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان، ڕێبەرانی جیهان و هاوڕایی لەسەر شکست پێهێنانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی، خەڵکی سیڤیل لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا هەڵمەتێک دەست پێ دەکەن بۆ ڕاگررتنی شەڕ. هەروەها ژمارەیە راپۆرتی تریش لەم بەرنمەیەدا پێشکەشتان دەکرێت. نەتەوەین ئێگرتی و خەڵکی خۆجی لە یەمەنە دەبێژن ژمارە قوربانیان ژێ ئەنجامی هێریشەکە بفڕۆکان لەسەر داوەتەکێ لە باشوورە ڕۆژئاوا وڵاتی گەهایە 130 کوشتیان. هەفبەندیا بەڕێبەراتیە عەرەبستانە سعودی و ژمە هاسێ ئاداری وەرە هێریشان دەکە سەرسەر هەڵداین حوتی لە یەمەنێ دەبێژە ئەو نە بەرپرسیارە ژێ هێریشە ڕۆژە دووشەم لەسەر گوندی ئەلحوزە بە ودیشەڕێ بە درێژەهەیە ساڵێکێدا سڤیل شەپرزە بوونە بە تایبەتژی پشتی حوتیان سەنعایە پایتەخت گرتی و نەتەوێن ئەگرتی دەبێژە 6 مەهین داویدا 2355 کەس هاتینە کوشتن. راپۆرتە هەواڵیەکان ئاماژە بە ڕوودانی شەڕ دەکەن لە شاری کاندوز لە باکووری ئەفغانستان لە دەمێکدا هێزە ئاسایشیەکانی وڵاتەکە لە هەوڵی لێسەنەوەی ئەم شارەن لە تاڵیبانەکان. وەزارەتی بەرگری ئەفغانستان دەڵێت هێزە سەربازیەکان توانیویانە دەست بگرنەوە بەسەر بارەگا سەرەکیەکانی هێزی پۆلیسدا و هەروەهاش گرتوخانەی سەرەکی شارەکە و هاوکات ناتۆ دەڵێت لەشکری ئەمریکا هێرشی ئاسمانی کردووە لە ناوچەکەدا بۆ لەناوبردنی ئەو مەترسیانەی لەسەر هێزەکانی هاوپەیمانان و ئەفغانی هەن. زانایان ئاژانسە ئاسمانی ئەمریکی ناسا دەبێژن وان شۆپین جۆکن ئاوا شۆر لەسەر ڕووی هەساری سۆر مارس یان مەریخێ دیتنە. ئەڤە دیتن نیشانەکە دیە کو ژیان لەسەروی هەساری سۆر هەبووە. دەمەکی درێژە زانا باوەڕ دەکەن کو ئاڤ لەسەروی هەساری هەیە لێ دەبێژن گوهرتنا ژینگەهێ بووە ئەگەرە زوهابوونە ڤی هەساری. دوشەمێ زانایان ناسا ڕاگەهاندن کو پتر ji هەر دەمەکی دیوان بەلگە bi dest xistina nîşan didin pitir av li ser Mars yan Merîxê hebûye. Ew dibêjin zanayên ku digehne vî hesarî dibînin ku terî digel hewayê wê heye. پۆلیس لە بەغدا پایتەختی عێراق دەڵێت لە کامی ئەو ئۆتۆمبیل تەقاندنەوەی لە ناو جەرگەی شارەکەدا ڕووی داوە بەلانی کەم 3 کەس کوژراون و زیاتر لە 17 کەسیش بریندارن. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. گروپی دەوڵەتی ئیسلامی و یا داعش بەرپرسیارەتی خۆیان لە تەقینەوەکەی دوێنێی شەوی بەغدا ڕاگەیاندووە. ئەوەی لە ڕێی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکرا و ناوچەیەکی قەڵەباڵغی ناوەندی بەغدای پایتەختی عێراقی هێژاند. دانیشتوانی بەغدا لە بەرەبەیانی ئەمڕۆ سێشەممە لە دەوری شوێنی تەقینەوەکە گرد بوونەوە تا بەچاوی خۆیان زیان و زەرەرەکانی کە بە دوای خۆیدا بەجێی هێشتبوو بەدی بکەن. لەو دەمەی پرۆسەی پاکردنەوەی شوێنەکە دەستی پێکرد بوو. هەرچەندێکە لە سەرەتادا هیچ لایەن و یا گروپێک بەرپرسیارەتیان لەم تەقینەوەیدا لە ئەستۆ نەگرتبوو، بەڵام شتێکی باوە لە پایتەخت کە تەقینەوەی لەو جۆرە میلیشیەکانی دەوڵەتی ئیسلامی و یا داعش ئەنجامی بدەن. تەقینەوەکە لە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل ڕوویدا لە نزیک ڕێستورانتی کوێستان لە ناوچەی سادوون. بە جۆرەی وتەی بەرپرسانی بەغدا 3 کەس گیانیان لە دەستدا و 18 کەسی تر بریندار بوون. هەروەها ژمارەیەک ئۆتۆمبیلیش زیانیان پێگەیشتووە. جێوتنە گروپی دەوڵەتی ئیسلامی و یا داعش لە ڕاگەیاندنەکەیاندا گوتوبیان کۆمەڵێک بەرپرس و ئەندامانی حەشدی شەعبیان لەو تەقینەوەیەدا کردبووە ئامانج، بەڵام دانیشتوانی ناوچەکە دەڵێن خەڵقی سیڤیل بوونەتە قوربانی. ماشێنێکی بۆم ڕێژکراو لە نیوە شەودا لە پارکێکی ئۆتۆمبیل ڕاگرتن تەقیەوە. تەقینەوەکەش بۆ مای کوشتن و بریندارکردنی ژمارەیەک لە خەڵکی. هەروەها زیانی بە ڕێستورانتەکە گەیاندووە و قاوەخانەیەک و چەند ماشێنێکیش زیانیان پێگەشتووە. ئایم خەڵکە بێگوناها چ تاوانێکیان کردووە؟ شایانی ئەماژە بۆکردنە ئەم هێرشە لەم دەمەدا ڕووی داوە کە حەیدەر عەبادی سەرۆک وەزیری عێراق گەشتێکی بۆ نیویۆرک دەست پێ کردووە بە مەبەستی ئامادەبوون لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا. شایان پاشا، دەنی ئەمریکا.
پاشە ڕۆژا سەرۆکی سووری بەشار ئەسەد خاڵە جوداهی بۆ دنێڤبەرە سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما و هەفبەری وی رووسی ڤلادیمیر پوتیندا هەردوو ڕێبەران باوەڕێن خوا لە پێش ڕێبەرین جیهانی دیار کرد لە جیڤینە گشتیا نەتەوێنەگرتی و هەروەسا لە جیڤینەکە تایبەت دۆ لە نیویۆرکێ. هەردوو ڕێبەران جوداهی نینن لەسەر شەڕێ دەوڵەتە ئیسلامی داعش. ئەمریکا ڕێ لە کریارن لەشکەری رووسی ناگرە ئەگەر دستوریەدا هێریشی داعش بکە. ئەڤە بوو تێگاشتنا گشتی بە تایبەت ژی پشتی ڕاگەهاندنێن ڤان ڕۆژان یەن سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین لەسەر بەهێزکردنا ڕژێمە ئەسەد دی شەڕێ داعشدا. و دەبێژە ئەو ستراتیجیەک ڕیالیستیکە لێ ئەمریکا ڕژدا لەسەر هەلوەستێ خوال لە هەمبەر ئەسەد. Yes, realism dictates that compromise will be required. ڕاستە، ریالیزم ji berdanan li ser me ferz dike ji bo dawîanîna şer û di dawiyê de jî Daeş rawestînin. Lê realizm her wiha li me ferz dike ku em veguhestinekê peyda bikin bêy bejdariya Esed. Wiha jî peydakirina hikûmeteke berfireh got pênasînê bike divê dawî li vê serûberiyê were û gelê Sûrî karibe ji nû ve welatê xwe ava bike. سەرۆک ئۆباما گوتە جیڤینە گشتیان نەتەوێنێگرتی ئەمریکا ئامادەیە دگەل هەر ئالەکی کار بکە ئەگەر رووسیا و ئیران ژی بن بۆ داوی ئینانە شەڕێ سووری و هەلبەت لادانا ئەسەد ژی ڤەگرە. ئەم باوەڕ دەکەن ڕەتکردنا هەفکاریات گەل حکومەتە ئەسەدی و هێزên ئەولەهیە حکومەتاوی شاشێک مەزنە. دوێت ئەم وێ بزانین و بتنێ هێزên سەرۆک ئەسەد و یەن کووردا شەڕێ ڕاست و درستی دەوڵەتە ئیسلامی داعشێ دکن. بەری جڤینە گشتیان نەتەوێن ئەگرتی ژی سەرۆکی رووسی کەمپێن ji بۆ مانە ئەسەد کریە و دبێژە divê سەنگیا جیهانê bikeve ser şerê tîrorê ne rîformên siyasî di Sûriyada. Divê stratîjiya Putin de İran rolê mezin dileyîze. ما پیشنهاد میکنیم که مبارزه با تروریسم ام پیشنیاز دکن نهیلانا تروری بکوه ناو پیمانک ناونتوهی و ری نهیت دان چو ولات شر تروری بکاربینه بو مایتی کرینه ده کاروباری ولات دیده. روسیا هزین لشکری به فروکا تانک و دزگهین دی هنارتنا ناف ارد سوریا و دی بیجا او هفکاری دیگل ایران و عراق جدیدکا دوی شری ده. پشتی جوینا یک دمجمیر و نیوان یا اوباما پوتین کوش کاسپی گوت کۆمبوون ببەرهەم بوو و ئەگەر پاشە ڕۆژە ئەسەد دنێڤبەراواندا نەزەلالبە لێ دەوێ هێزن لەشکریên هەردوو وڵاتان ڕێ لە شەڕ و ئالۆزیên هەرێما ڕۆژهەڵاتە ناوین بگرن. عەبدوڵڵا هەنداوی پسپۆڕی سیاسی و لێکۆڵەر لە زانکۆی جۆرج مەیسن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو بڕوایەدایە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان دەرفەتێکە بۆ ڕێبەرانی جیهان تا جیاوازیەکانیان وەلاوە بنێن. بەڕێز هەنداوی دەشڵێت بەڵێ ڕێبەرانی جیهان کۆکن لەسەر بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بەڵام کێشەیەکیان هەیە. ئەو کێشەیە چییە؟ وەڵامی ئەم پرسیارە لەم راپۆرتەدایە. کۆبوونەوەکانی ئەم ساڵی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە هەلومەرجێکی قورس و سەختی جیهانیدا بەڕێوە دەچن. هێشتاش تێرۆریزم هەڕەشە و مەترسی سەرەکیە بۆ سەر ئاسایشی جیهانی و هەروەهاش ناکۆچەکانی نێوان وڵاتان لەسەر پرسە ستراتیژیەکانی پەیوەندیان بە ئاسایشی جیهانیەوە هەن. بەڵام پرسیار لەوەدایە ئایا نەتەوە یەکگرتووەکان دەتوانێت ڕێبەرانی جیهان یەک بخات بۆ بەرەنگاربوونەوەی ئەم سەختیانە؟ بەڕاستی ئەمە ئەرکی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکانە تا ئەو دەرفەتە بڕەخسێنێت و دەرفەتێکیشە بۆ وڵاتانی جیهان دوود و بۆچوونەکانی خۆیان دەرببرن لەسەر ئەو دۆسیانەی نیگەرانی هاوبەش هەن لەسەریان. لە ئێستادا تێرۆر لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا بوونی هەیە و هیچ کۆمەڵگایەکیش لە جیهاندا بەتایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە مەترسیەکانی تێرۆر دوور نییە. بەڵام نەبوونی پێناسەیەکی هاوبەش بۆ تێرۆریزم لە نێو وڵاتانی جیهاندا بەشێکە لەو کێشانەی لە چۆنێتی بەرەنگاربوونەوەی تێرۆردا هەن. بەداخەوە پێناسەیەکی هاوبەش بۆ تیرۆریزم نییە وەک زۆرێک لە شتەکانی تر. بێگومان ئەمەش کێشەیەکی سەرەکیە. هەموو دەڵێن بەرەنگاری تیرۆر دەبنەوە. هەر ڕێبەرە یان هەر وڵاتە پێناسەی خۆی دەکات و ئەم پێناسەیەش زیاتر لەسەر بنچینەی ڕوانینی سیاسین. هەموو ڕێبەران کۆکن لەسەر بەرەنگاربوونەوەی تیرۆر بەڵام لەسەر چۆنەتی بەرەنگاربوونەوەکە هاوڕانین. ئایندەی سیاسی سووریایەکێکە لە دۆسێ هەرە سەرەکیەکانی کۆبوونەوەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان هەرچەندە ڕوانینی جیاوازیشان لە نێوان زلێزەکانی جیهاندا.
سەرۆک ئۆباما جەخت دەکاتەوە لەوەی چارەسەری ئاشتیانە بەبێ سەرۆکی سووریا دەبێت لە دەمێکدا سەرۆکی رووسیا داوای مانەوەی بەشار الئەسەد دەکات. سووریا لە ڕۆژێکدا کە گەڕانەوە تێیدا بژارەیەک نییە. کێشەکە لەوەدا لە هەر جۆرە چارەسەرێکیدا پێویستە تەنانەت ئەوەش بەشدار بکرێت کە وەها دەزانین هیچ ڕۆڵێکی نییە، بەڵام گەر بێت و سەرۆکی سووریا دابنرێتەوە ئەوە باجێکی زۆر دەدرێت لەلایەن ئەوانەی بەشدارن و ئەوانەشەوە کە بەشدار نین لەو چارەسەریەدا. هەر بۆیە ئەو چارەسەریە سیاسیایی باز دەکرێت هەروە سانە نییە. ئەنجومەنی گشتی نەتەوەیە گرتوەکان لە بەردەم ژمارە پرسی گرنگدایە لەوانە ڕێژەی هەژاری و پرسی گۆڕینی کەشوهەوا لە جیهاندا، بەڵام هێشتاش دیار نییە چۆن ڕێبەرانی وڵاتان دەگەنە هاوڕایی لەسەر ئەم پرسانە کە پەیوەندیان بە ژیانی مرۆڤەوە هەیە لەسەر ئەم گۆی زەویە. و لە دەمێک و ڕێبەرین جیهانێ لێجیوی ناگشتیان نەتەوێنێ گردی سەنگیە دادنێن سەر شەڕی جناف برنا داعش و کریزین پەنابەران لە جیهانێ ژمارەکە شارەزان لەڤەر لێرە لە واشنگتن پێداچۆنەکریە بەسەر گەفەین داعش لەسەر تەنەهیا جیهانێ. ئاسوجەبار ئەف راپۆرت ئامادەکریە. تێکڕای مەترسی و قەیرانە گەورانە سەرجەم وڵاتان و سەرکردەکانی جیهان لە نەتەوەیە گرتوەکان کۆ دەکاتەوە. تیرۆر و داعش و قەیرانی گەورەی پەنابەران و کارەساتە گەورەکانی پاش ئەو مەرگ و ئاوارەبوون و هەژاری و داڕوخانە ئابووریانە سەرنجام هەمووان دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەتر و بەرفراوانەوە. هاوکات لە زوربەی پایتەختەکانی جیهاندا لێکۆڵینەوە و شیکردنەوەی تیرۆر دەرەنجامە هەرە مەترسی دیارەکانی جێی گفتوگۆ و کۆبوونەوە شارستانی و ئەکادیمیەکانە. بروس ڕایدڵ بەڕێوەبەری پرۆژەی هەواڵگیری لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی وایە ئاوردانەوە لە مێژووی تیرۆر لە قاعیدەوە تا ئەوڕۆکەی داعش ڕامان دەگرێت لە بەردەم دنیایەک پرسیار و تێڕامانی گەورەدا. ئێمە دەزانین ئاوارەکان چیان بەسەردێت. لە ساڵی 1994دا نزیکەی 500,000 ئاوارەی فەڵەستینی هەبوون و خرانە کەمپەکانەوە. نەوەکانی تیرۆر لەو کەمپەدا لەدایک بوون. لەو کەمپەدا نەوەکانی تیرۆر لەدایک دەبن. چۆن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئەم هەڕەشانەدا مامەڵە دەکات بە چاودێریکردنی ڕەوشەکە و بردومانی هێزی ئاسمانی و یارمەتیدانی ئەو هێزانی کە سەرسەختانە دژی داعش لە جەنگدان. تیناکەیدانۆ باڵێز و ڕێخەری باڵا بۆ بنبڕکردنی تیرۆر لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بارودۆخەکە بە کارەساتاوی ناودێر دەکات. ئەوڕۆکە بارودۆخێکی جیهان زۆر جیاوازترە لەوەی کە لە پێشدا هەبووە، بەڵام کارەساتاویە. تێکڕای جێی ئاماژەیە کە من ناوی دەنێم داینەمۆی گۆڕانکاریەکان کە ڕوبەڕووی دەبینەوە. لایەنە پۆزیتیفەکەی بارودۆخەکە ئەوەیە نێوەندگرایی تیرۆریزم کە ناوەندەکەی قاعیدە بوو کە خاوەنی ستراکچەرێکی نێوەندی هەبوو بە تەواوەتی نەماوە. لەلایەکی دیکەوە لەم چەند ساڵی دواییدا چەند حاڵەتێکی کتوپڕ و کارەساتبارمان بینی لە گەشەکردنی داعشدا. 11 سپتەمبەر خەمناکترین ڕۆژ لە مێژووی ئەمریکا و جیهاندا. دانیال بایمەن بەڕێوەبەری لێکۆڵینەوەکان لە نێوەندی ڕامیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دامەزراوەی بڕۆکینز پێی وایە 11 سپتەمبەر هەموو ئەمریکا و جیهانی سەرقاڵ کرد بەخۆیەوە. لە دوای 11 سپتەمبرەوە دۆخەکە لە یەک شەو ڕۆژدا گۆڕا چەندها تۆن پارە و هەزاران بگرەدایان هەزار کەس لەڕێی ناوەندە حکومی و ناحکومیەکانەوە هەستیان بە بەرپرسیارەتی کرد سەبارەت بەو کێشە گەورەیە نەک تەنها لە ئەمریکا بەڵکو لە هەموو جیهاندا لە ئاژانسەکاندا دەستیان کرد بە کار لە بواری ترۆردا. هەرچەند تێڕوانینەکان جیاواز بن بەرامبەر ئەم جەنگە دژی تیرۆر و بنبڕکردنی، بەڵام هەمووان کۆکن لەسەرەوەی دەبێت داعش و ستەمکارەکانی ڕابوەستێنرێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. پاش نزیکەی 40 ڕۆژ لە ئۆپەراسیۆنەکانی لەشکری تورکیا لە دەوروبەری شاری دیاربەکر، دانیشتوانی ئەو ناوچانە دەستیان کردووە بە هەڵمەتێکی سیڤیلی بەو هیوایەی شەڕ ڕابگیرێت. هاوکات لەشکری تورکیا هەڕەشەی وێرانکردنی گۆڕی جەنگاوەرانی پارتی کرێکارانی کوردستان دەکا کە لە شەڕەکانی ئەم دواییەدا کوژراون. هەر چۆنێک بێت خەڵکی سیڤیل توانیویانە پاسەوانی گۆڕەکان بکەن بۆ ڕێگەگرتن لەم هەوڵەی دەوڵەتی تورکیا. ئەفدار گوندێ دۆرا لجێ گۆمەژە لەبێ هەرێمێ کامپێن پێکێکی هەنە.
پشت اپراسیون اسمانی خلق سیویل جبو زیانک نگیجه شروان پکک دست به نوبت کرنه او خواه کرنه مرتال زندی. نوبتا مرتال زندی دروژا چلاندایه. در نافچل روزانده لهرمی گلکچاران اپراسیون چبون و اندام پککشی لوی هرمی گلکچاران ایریشان برن سر هزین اولکاریه. بدهان سویل نهال ورد نوبت دانه او دما اپراسیون دست پید کن خوددن پیشیا گله و توپان. يعني جي عقبات دولتي دا ترسا گرچی ما عيد نادينا اما تنسرتشيا اما تنجبي خو مكريا اراوانج بي كوافني اكوجا بس يا بربارش تشيبا از ديا گريرام رداي كنيك لو كيم بو ز سالتشي ام نزان شوال كويسي بس عندي يعني برا تشيكه بس عندي يعني مجبونا بارشي ام ایرول فدرانه وات دبینی گله کرد تکشتنه گله ترک تکشتنه عسكر تکشتنه پلیس تکشتنه ام نخوازن او جیبن کشتنه ام جیبن کشتنه لسر امراست گلک زوین هاتنه شوتاندن تین افدارستان ددما اپراسیونان ده دپفچونان ده هاتنه شوتاندن خلق هرمی ادعا کن که هیزن اولکاری بزانه بون وان دارستانان دانه بر آگر دوان سالین داویده جبوی اندام PKK گلک کردستان هاتن آوا کرن بناوی شهیدگهان. شروان PKK این کد پفچونان ده هاتبون کشتن پشتی آوا کرنا شهیدگهان میتوان و گوهستن وان گورستانان. ده 18 مهیده ده اپراسیونک اسمانی ده گورستانا PKK آل نافچه وارتویا موشی به بمباران هات خرا کرن. پارتیا گل ا کوماریج ادعا کرد که وزارت کار نافخوا به بریارک نپنی فرمان دایا که 14 گورستان PKK ورن خرا کرن. اف درجی شهیدگه لجه. پشت که اف ادعا بلابو مالبات شروانان لگورستانان دست به نوبه دکرن دا که نهیلن شهیدگه ورن خرا کرن. ولی من بو 20 سال شهید کتیه. ای سال 2 سال هانینا لبر شهیدگه هیه. دخوازن گورستان خراب بکن لموشزی لکوپزی مدی چه کرنه چه ظلمی لانه سر گورستانه ما تجاریان های قبول کرد نرخمه هری پیروزم ام کاربن خدیل وادر کهون ام کارب واب پارزن خدی جان فارخین دنگ امریکا آمد نزیکەی 9 ملیۆن پەنابەری سووریایی لەوانەی لە لوبنانن بێبەش بوون لە خوێندن بەڵام لەگەڵ دەستپێکردنی وەرزی خوێندنی ئەم ساڵدا حکوومەتی لوبنان 94 ملیۆن دلاری تەرخان کردووە بۆ بواری خوێندن تا دەرفەتێکی باشتر بۆ ئایندەی لاوان بڕەخسێنێت. نەوەیەکی تەواو لە پەنابەرانی سووری لە لوبناندا دوور لە خوێندن و گەورە دەبن بەڵام ڕەنگە گۆڕانکاری بەسەر ئەمەدا بێت بەو هەوڵانی وا دەدرێن بۆ دابینکردنی ئایندەیەکی پرشنگدار بۆ ئەم منداڵانە ئەوانەش بەشێکە لە پرۆگرامێکی ئەزمموی ئەوەی لە میانی پشۆکانی هاویندا ساز دەکرێن بۆ پێشخستنیان بەر لە ماوەی خوێندنی نوێ دەستکەوتنی شوێنێک بە درێژایی ماوەی خوێندن مسۆگەر نییە بەر لە ئێستا زۆرێک لە خوێندنگا لوبنانیەکان توانای لە خۆگرتنی خوێندکاران و داراییان نەبوو بۆ فێرکردنی منداڵانی پەنابەر بەڵام هەوڵێکی بەرچاوی حکومەت ئەوەی ئەم هەفتەیە خراەگەر بە ناوی دەستکردنەوە بە خوێندن لەم هەفتەیەدا وەگەر خرا نێزال خەونی بوون بە ئەندازیاری هەیە بەڵام لەو دەمەوەی 4 ساڵ لەمەوبەر لە سووریا هەڵاتووە لە قوتابخانە وەرنەگیراوە شتێکم لە دەست چوو کە پێویستم پێی بوو ئەویش پەروەردە و فێرکاری بوو لەوەدا بووم هیوا بڕاو بم بەڵام ئەگەر بچمە قوتابخانە ئەوا دەتوانم خەونەکەم بەدی بێنم پلانی دەستکردنەوە بە خوێندن ژمارەیەکی مەزن لە خوێندکاران لەخۆ دەگرێت با بڕینەوە 24 ملیۆن دلاری نەتەوەی گرتوەکان و کۆمەک بەخشان ئەوان خوێندنی بە خۆڕایی بۆ 200,000 پەنابەر و هەروەها نزیکەی ئەم ژمارەیە لە منداڵانی لوبنانیش دابین دەکات زۆرێک لەم منداڵانە خوازیاری درێژەدانن بە خوێندن لە قوتابخانەکان بەڵام بۆ هەندێک ئەم هەوڵانە شکست دەخوات تەنانەت ئەگەر ئامانجەکەش پێکرا هێشتا چەندان لە منداڵان لە لوبنان خوێندنیان لە دەست دەچێت و دەیان خاتە بەر مەترسی کارکردن هاوسەرگەری بە تەمەنێکی منداڵی و تەنانەت تونندڕەوی مارک چاپل لە منداڵ پارێزان ئاگاهی لەسەر کاریگەری لەسەر ئەو منداڵانە دەدات کە هێندە بەختەوەرنین بچنە بەر خوێندن. لە دەستدانی خوێندن بۆ ماوەیەکی درێژ کاریگەری لەسەر پەیوەستی کۆمەڵایەتی و لەسەر ئاسۆکانی ئایندە دەبێت هەروەها کاریگەریشی لەسەر تەندروستی و تەمەندرێژیان و بە زۆریش لەسەر توانایان بۆ بنیادنانەوەی سووریا لە ئایندەدا دەبێت.
هەرکە خوێندنی ڕۆژەکە تەواو دەبێت نزال بەرەو ماڵ دەگەڕێتەوە دایکی تەنیا هیوا دەخوازێت منداڵەکانی هێندە بەختەوەر بن کە قوتابخانە و ئەو دوا ڕۆژەی تامزرۆین بەدەست بێنن. ئەوان منداڵن جاگەر ئێستا نەچنە بەر خوێندن کەی بچن کە گەورەش بوون فێر نابن. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. لێراقی و لە هەرێما کوردستان عێراقی ڕەنگێکی دەرمانی ئازارشکێن تێگواردن و قاچاقچی و کەرستێ هۆشبەر ژێ دروست دکن لە شوونا قازانجاوی دەرمانی ژێ نەخۆشان ڕ ئەو کەرستە زیان بەخشە و تێگوتن کوملیتانên داعشی وی بکارتئینن دەما هێریشن خوا دکن. پامێرا دەنگی ئەمریکا لە سلمانیە ژیار محەممەد ئەف پێداچوونە کریە. چەندین جۆری دەرمانی پزیشکی لە بازاری ڕەشدا مامەڵی بازرگانی پێوە دەکرێت و دەبرێنە وڵاتی ئێران و دەکرێنە مادەی هۆشبەر لە جۆرەکانی کریستاڵ و شیشە و دواتر دەهێنرێنەوە بۆ هەرێمی کوردستان. بێجگە لە تریاک و حەشیش و هێروین و کراک و ئەوانی کە هاتوۆتە هەرێمی کوردستان مادەیەکی تر تا سەری هەڵداوە. ئەمە پێڵێن شیشە واتە لە ئێران لێرە شوا ناوی دەرکردویانی لە شوشایەتی ئەمە لێرە جۆرە هەبێگەڕوا چێ بەرە و وڵاتی ئێران قاچاقچی ئەیبات بازرگانیش گەوری پێوەکرێت لەو دی و لە هەندێک تاقیگا کە دایان ناوە بەنهێنی لەگەڵ هەندێک موادی کیمیاویترا تێکەڵاوەکرێ و ئەبێ بە مخەدرێکی خراپ. ئەو دەرمانانە بریتین لە ئەمفیتامین، ترامادۆڵ، سۆمادریل، ئارتان، ڤالیۆم، شروب پاڵمۆکۆداین، هەروەها شروب تۆسیرام کە بە مەبەستی ئازارشکێن و هەستیاری بەکاردێت. مەترسی بەکارهێنانی ئەم دەرمانانە لەوەدایە کە ئەگەر سنووردار نەکرێت ئەوە کەسی بەکارهێنەر تووشی ئالوودەبوون دەکات. زۆر بەکارهێنان تووشی ڕەشانەوەتەکەن لە دەنتیجەی لەرزین تووشی دڵدەگەڵاتنەکەن شەهیەتی تێگەیەن ئەوماوەیەکی زۆر بەکار بێت نەخۆشەکە سێمان چوارمان هەموو شەی دەنتیشی لێ کار ڕۆژنا ڕۆژێک جگەل لە مەترسی ئالوودەبوونی دەرمانەکان کاریگەری ئەو جۆرە مادە هۆشبەرانی کە لی دروست دەکرێت بە جۆرێکە کە ترس و هۆشداری لای بەکارهێنەرەکەی ناهێڵن و دەوترێت کە گروپی چەکداری داعش بەکاری دەهێنێت بۆ چەکدارانی لە کاتی شەڕدا و خۆتەقانەوەیان تا ترسیان لا نەمێنێت. ئەمما دێ تزناکەی لەوەیدا کەسی بەکارهێنەر ناترسێت ئەنی وای لێ کات خەڵک کوژێت تەقە بکە سەرپێچی مروری بکات لە ماڵەوە ئاژاوە بنێتەوە داعش ئەوانەی کە خۆیان تەقێنەوە ئەوانەی ناگەڕێنەوە ناترسن خەڵک سەرەبرن ئەم جۆرە مادیە بەکارێنن. لە لایەکی ترەوە ئاسایش باز دەونبوونی نزیکەی 4 ملیۆن حەب دەکەن لەو دەرمانانی کە دەبرێنە وڵاتی ئێران و دەکرێنە مادەی هۆشبەر و دەڵێن پێش ئەوەی بگوازرێتەوە وڵاتی ئێران دیار نەماوە. 3 ملیۆن و 870 دەنگ حەبە لە ئێمە مایەوە لە ئاسایش دوایی بە بڕیاری دادوەر نێرلا بۆ عربەت کێشەکە لەسەر ڕێگای عربەت بوو کە ئێمە ئەو لۆریە مانگە ئەو دەرمانانێتیا بوو منی جۆک تۆ گوێبیست بووم ئەو دەرمانانە نەماوە لەوێ نەماوە لەوێ من واش گوێم لێ بووە هەر سەحەبی ئەسڵەکەشی جاریشکە بدوێتەوە ئەفرۆشتوێتی. ئەو 4 ملیۆن حەبە لە بازاڕەکانی عێراق و کوردستاندا کۆکراونەتەوە بە مەبەستی ئەوەی ببرێتە وڵاتی ئێران بەڵام پێشەوەی بگاتە ئێران لە ڕوبەڕووبوونەوەیەکدا ئاسایشە و کەسانی دەستگیر کردووە و دەڵێن ئێمە بە فرمانی دادوەر ڕادستی پۆلیسمان کردووە بەڵام پۆلیسی سلەیمانی ڕەتی دەکاتەوە ئەو حەبانەون بوو بێت. دیارە ئەو بڕە حەبە بە بڕیاری دادوەر لە گەنجینەیەکا دانراوە خاوەنی حەبەکان ساوە بەبێ ئاگاداری پۆلیس و دادوەر مەخزنەکەشکانەوە حەبەکانی بردووە کەسێکی تریشی لەگەڵای ئەو دوو کەسە هەردووچان دەزی کراون و ئێستا بندن بە بڕیاری دادوەر تا دۆزینەوەی حەبەکانی ڕەنگە ئازادیان دەکرد. بەپێی لێدوانی ئاسایش ئەو 4 ملیۆن حەبەون بووە نرخەکەی نزیکەی 150,000 دلاری ئەمریکیە و هەروەها ئەو دەرمانانە لە پارێزگاکانی عێراق و بە تایبەت شاری سامەڕاوە کۆ دەکرێنەوە و بە نرخێکی کەم هێنراونەتە هەرێمی کوردستان بە منبەسی ناردنیان بۆ وڵاتی ئێران. بە بڕوای شارەزایان ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان هەنگاوی خێرانەنێن بۆ سنووردارکردنی مامەڵەکردن بەم دەرمانانە لە بازاڕی ڕەش و تەنانەت دەرمانخانەکان ئەوە دوجار کاریگەری خراپی دەبێت لەسەر زیادبوونی ڕێژەی بازرگانیکردن و بەکارهێنان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.
گەورە ژەنەراڵی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مارتن دەمپسی دەست لە پۆستەکەی خۆی دەکشێنێتەوە وەک سەرۆکی ستونە لەشکریەکانی ئەمریکا. لەم راپۆرتەدا ژەنەراڵ دەمپسی باس لەو فاکتەرانە دەکا کە وەک بنچینە دایناون لە ژیانی لەشکری خۆیدا کە دەشێت بۆ ئایندەش بەکار بهێنرێن. دەمێ جەنەرال مارتن دەمسی دەست ji karê xwe berde wekû şirovekarekê leşkeriyê Serok Obamayê herî mezin, ew ê ji bo rêveberina hêzeka ku rastî sê gefeyên serekî hatibû were bibîrxistin. Ew gefe jî ev ne. Daeş û qeyrana boceyê ya ku hîn nediyar e di çi qas pere ji bo artêşê were terxankirin. نەبوونا باوەریە هەما وەکو بودجەیە بخۆ مەترسیە لەسەر ئەو لە کاریان نیشتیمانی. براستی مەگەلە گاوێن پێشکەتی دوی واری دەناوێتنە ئیجا ئەو نەبەشەکە ji şûnmayîna min ku li dû xwe dihêlim û pê bawerim. Xwezî min bêtir gav duî warî davêt ba. Tevlîkirina Rûsya ya nîvgirava Qrimê ya Okraynayê û alûziya bi sponsoriya Rûsya li Rojhilata Okrayna hiştiye ku hevalbendên NATO bitirsin Vladimir Putin derbasî wan bibe. Amerîka hebûna xwe li nav sînorên Rojhilata Ewropa zêde kiriye, digel hevalbendên xwe kom dibe û hêz û çekan jî dişîne wê herêmê. I would actually give him some credit for helping. Rasiya dixwazim hinek kredit bidim wî ji bo got bala Putin bikişîne, ne got ji bo benzînê bavêjim serê gir. Lêşerê dijî Daeş li Rojhilata Navîn gelek rexne anîn holê ji aliyê şrovekar Michael Hanlon û gelek kesin din wekû rêveberê CIAyê berê David Petraeus yê ku Amerîka û hevalbendên wê dibin rêveberiya wî da sala 2007 ta 2010 li Iraqê bûn. هەندێک ڕێنماییان استراتیجیە درست هەنە و هەندێک پەیدانا bi li dema hindekê min em ne li wî astîne ewa gerek bû lê bana divî demîda. Ez bawer dikim divê got mirov bêje rîkordê cihê xwe demaye û ez her wiha jî bawer dikim got kesê li paş wî bê wê karekî baştir bike. Hinek endamên Kongrêsê daxwaza bersiveka leşkeriya bihêztir kirine. Lê General Dempsey ji dengê Amerîka ra dibêje ku ew piştgiriya danûstandinekê dike li ser hêza leşkerî ya ku ew bawer e divê neyê bikaranîn bi şêweyekê şaj da qeyranekê çareser bike. Divê em çareyekê ji zehmetiyên xwe yên ewlekarî re peyda bikin, ne ku em bi tundî xwe bixin nav wan. Ez hêvîdarim gotina bila ev tişt girîng be bibe beşek ji şûnmayîna min ji ber ku bikaranîna leşkerî bê hawa aloz e û şerme ji bo me eger em bihêlin ew bibe bersiveke hêsan ji bo pirsgirêkeke aloz. Pirsgirêkeke ku ta niha dawiya wê nexuyaye. Ravîn Doskî, Dengê Amerîka. سینەماکارێکی کورد لە هەرێما کوردستانە عێراقê dest bi wênekirina filîmekî kiriye bi navê Reşeba Sebaret karasata bi serê îzdiyan hatî lê Şingalê. Peyamberê Dengê Amerîka li duhokê Selam Balayî li cihê tomarkirina filîmî bû û ev rapor gihandiye. فيلم رشبا إيكا جي فيلمين درهنار حسين حسني كو إيروكا لجند زاوا الدهوك هاتا وينا كرن كو قوناغين دي مهينية ين وينا كرني بون نافاروكا في فيلمي لسر كارساتا شنغاري أو بويا رغب سر إزديان هاتي دلبين داعش دا. ایروکا وی فیلمی درباره مالبات کا ازدیه کو کچک و کرا که ویان همی شوق و ویان دوات خاطی کم ولی اف گروپ رش تروریست اف فکر رش قوانی کل دنیای هی بو آستان یک ترکوان هر دوت بری همین تشتاجی مدوید از گوتنه که بجم راسته از در هنر وی فیلمی ما بس از وی گوتنه و حتی کو از هبم جیانی دا از هر بردام وی گوتنه بجم اف فیلم نه حسین شیدیت اف فیلم در هنر وی فیلمی نفتنه ازم بر کو پیشمرگی کردستانه آسایشا کردستانه خلقی کردستانه گلیمه ازدیه اول کمپا ما بيخوشة أفلم المستوى كارثات شنغاري بد كارثات شنغاري بصراحة حسب معايير الدولي جينوسايد كب سري خويا سلام بالای دنگی امریکا دوها جازیزانم لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەی ئەم کاتژمێرەی کورد کۆنێکشن هەتا شەڤ هەنی دەخلشەمو بەڵێ ساڵح و تەڤا ستافێ کورد کۆنێکشن هیڤیا ساغی و سلامەتی ژوەڕا دیکن خدا حافظ